پاڵوانێتی هێزی لەشی کوردستانە لە هۆڵی زانکۆی جیهان لە شاری هەولێر ئەنجام دەدرێت. نزیکەی 120 دیاریزان لە 24 هۆڵ و یانەی کوردستانەوە بەشدار بوونا. یەکێتی هێزی لەشی کوردستان لەژێر چاودێری لیژنەی ئۆڵمپی کوردستان سەرپەرشتی دەکات. یەکێتی ناوەندی هێزی لەشی کوردستان هەستا بە ئەنجامدانی پاڵەوانێتی هێزی لەش لەسەر هۆڵ و یانەکانی کوردستان لە کلاسیک لەژێر چاودێری لێژنە ئۆڵمپی هەرێمی کوردستان. پاڵەوانێتیەکە لە بۆ هەرسێ ئاستە تازە پێگەیشتوان و لاوان و پێشکەوتوانە لە بۆ هەرسێ یاری سکوات و پێنجبرێس و دیلێفتە و لە هەمان کە پاڵەوانێتکە لە ئاستێکی بەرزدا دەبینین چکە ڕێژەیەکی زۆر یاریزان تێدا بەشداری کردووە بە نزیکەی 120 یاریزان تێدا بەشداری کردووە و 24 هۆڵ و یانە تێدا بەشداریان کردووە و لە هەمان کاتێ منافسێکی زۆر باشێ لە بینی یاریزانەکان بۆ بەدەستێنانی پلەی یەکەم و دووەم و سێم لەسەر ئاستەکاندا. پاڵەوانێتەکە بۆ هەرسی ئاستی پێشکەوتوان و لاوان و تازە پێگەیشتوان لە یاری سکوات و پێنجپرێس و درێفت بەڕێوەچوو ماوەی 2 ڕۆژشی خایاند. پاڵوانێتەکە ئاستێکی بەرز بەخۆی دەبینی پاڵوانی ئاسیایی پاڵوانی جیهانی پاڵوانی عراقی پاڵوانی کوردستانی بەشداریان تێدا کردووە و بەرچاوڕوونێکی یانی یەکجار زۆر پاڵوانی زۆر بەشداریان کردو الحەمدوللیلا. ئەمن وەکو پاڵوانی عراق بەشداریم کردووە لە وەزنی کێشی 105 کیلۆگرام. پاڵەوانێتی ئاسیاشم لە ڕێگای ئینشاڵڵا مانجی 12 لە ئیمارات ئەگەر خوا بکاتە قسمەتی ئینشاڵڵا زۆر دەکەم. دوای ڕکابەرێکی بەهێز لە نێوان هۆڵ و یانەکان حاجیاوە توانی کۆنتترۆلی هەرسێ ئاست بکات و زۆرترین خاڵ کۆبکاتەوە ببێتە پاڵەوانی کوردستان لە هەرسێ ئاستی پێشکەوتوان و لاوان و تازە پێگەیشتوان. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.